کۆلیژی تەکنیکی ئەندازیاری. کۆلیژی تەکنیکی ئەندازیاری یەکێکە لە کۆلیژەکانی سەربەزانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە لە ساڵی 2003-2004 دامەزراوە. لە ئێستادا خۆی لەم بەشانەدا دەبینێتەوە: 1. بەشی تەکنیکی ئەندازیاری گەیاندن. 2. بەشی تەکنیکی ئەندازیاری میکانیک. 3. بەشی تەکنیکی ئەندازیاری پلانسازی شار. 4. بەشی تەکنیکی ئەندازیاری نەوت و وزە. کۆلیژ تەکنیکی ئەندازیاری لە ساڵی 2004 کراوە بە کۆلیژی تەکنیکی ئەندازیاری. ئەنجا ئێمە لە کۆلیژی تەکنیکی ئەندازیاری 4 بەشمان هەیە: بەشی بەرهەمهێنان و کانزاکان، بەشی گەیاندن، بەشی ئەندازیاری پلانسازی شار لەگەڵ بەشی ئەندازیاری نەوت و وزە. بەشی ئەندازیاری گەیاندن یەکێک لە بەشەکان لە یەکێک لە 4 بەشەکانی کۆلیژی تەکنیکی ئەندازیاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە. ساڵانە خوێندکارانی زانستی و دەرچووی مەعهەدەکانی کوردستان وەردەگرێ. هەموو ساڵێ دەرەجەی ئەو خوێندکارانەی کە لای ئێمە وەرەگیرێن لە 92 بەرەو سەرەوەیە. ئەو خوێندکارانەی کە لێرە خوێن و تەخەڕوز دەکەن دواتر ئەبن بە ئەندازیاری تایبەتمەند بە بواری کۆمیونیکیشن یاخود ئەندازیاری گەیاندن. ئەو بوارەیە کە ئێستا کە هەموو تاکێکی ئێمە پێوەی سەرقاڵ کردووە و یاخود هەموو ڕۆژێ بەکاری ئەهێنێ، کەواتە ناتوانین ئێمە ئێستا کە بەپێ نێتۆرکینگ یاخود کۆمیونیکیشن ئینجینێرینگ ژیان بەڕێ بکەین. سڵاتان لەوێ هاوڕێیان، من خوێندکار ماریا فواد، دەرچووی بەشی میکانیکم لە پێمانگەی تەکنیکی سلێمانی و لە ئێستاە خوێندکارم لە بەشی میکانیک لە بەشی کۆلیژی تەکنیکی ئەندازیاری لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. حەزەکەم تۆزێک باسی بەشەکەی خۆمتان بۆ بکەم، ئاچەرە من ئێستا لە ئێستای قۆناغی یەکەمم، بەڵام بەپێ و معلوماتانەی هەمە. خوێندن لە بەشەکەی ئێمە بە دوو شێوازە: خوێندنی نەزەری و عەمەلی، پراکتیکەڵ و تیۆری. سەرەتا محازەرەکان کە بە تیۆری ئەخوێنین و دواتر بە عەمەلی هەمووی تاقیەکەینەوە، بۆ نمونە تاقیی مەقاومەی ماوەتمان ئێسترێتمان هەیە، وەرشەکانمان هەیە، کۆڵە جیازی زۆر باشمان هەیە و لە هەمووی مهمتر جیازی CNC مان هەیە کە لە ئێستا پێشکەوتووترین جیهازە. حەزەکەمەوە بڵێم بەڕاستی ئیشکردن بەتایبەت لە عەمەلیەکانە تاموچەشێکی تایبەتی هەیە. کۆلیژەکەمان لە ئاستێکی باشایە لەبەر ئەوەی کە دەرسەکانمان بریتین لە دەرسی تیۆری و پراکتیکی. دەرسە پراکتیکەکان یارمەتیمان زۆرێن لەگەڵ دەرسە تیۆریەکانە، چونکە ئەوەی لە تیۆریە ئەیخوێنین لەوێ بەچاو ئەیبینین و لەبەر دەستمانایە شتەکان و ئەچیزەکان ئەزانین چییە و چۆن بەکارێن، ئیسفادەیەکی زۆریان هەیە. و لە ڕووی ئاستیشەوە کۆلیژەکەمان ئاستێکی زۆر باشیە لە بەتایبەتی لە ڕووی مامۆستاوە. چەند مامۆستایەکی زۆر باشمان هەیە، ئاستیان زۆر بەرزە و بەباشی مادەکان و دەرسەکان ئەگەیەنن بە تەلەبەکان، هەم لە بواری پراکتیکی هەم لە بواری تیۆریە.
بەشی ئەندازیاری نەوتوزە ئەم ساڵ کرایەوە بە بۆنەی پێویستی خڕیجی ئەوەی کە ئەو تەلەبەیەکە تەخەڕوجەکە ئەندازیارەکان چونکە ئێمە وڵاتێکی نەوتیە ئەنجا هەموو تاقە لە عالەمە لە جیهانە پێویستی بە تاقەی ثێرماڵ ئنجینیرینگ تاقەی حراری بەکارهێنن بۆ زۆر ئەپلیکیشن و زۆر تەطبیقەکان کەواتە ئەم بەشە بەشێکە زۆر ضرورە بێجگەلەوە لە عێراقا تقریبان 7-8 بەشی ئەندازیاری نەوت بەڵام ئێمە کردمان بە ئەندازیاری نەوت و وزە لەبەرەوە هەمووی بگرێت ئەپستریم داوستریم ئەوانە ئەمە هی بەشی ئەندازیاری نەوت